سڵاو هاوڕێیان دۆستان، هیوادارم هەموو لایەکتان باش بن. گەڕاومەتەوە بۆ شارە حیاتەکە، سبەینە دەنگدانە و من بەنیازم بەیانی زوو بچم دەنگی خۆم بدەم. پێم وایە ئەزانن من دەنگ بە کام حیزبە ئەدەم. بۆم نییە بانگەشە بکەم بۆ حیزبەی خۆم، بەڵام بۆم هەیە داوا لە ئێوەی بەڕێزیش بکەم بەشدار بن لەم پرۆسەیە و دەنگی خۆتان بدەن. هیوادارم وەکو من دەنگ بدەن و بەو لایەنش بدەن کە من بەنیازم دەنگی پێ بدەم. بە تایبەت ئێوەی گەنجان کە ڕەنگ بە یەکەم جارتان بێ بەشدار بن لەم پرۆسەیەدا، هیوادارم بە گەرم و گوڕی بەشدار بن و ئەو حەقی خۆتان مەفەوتێنن و بۆ خانمە عەزیزەکانیش مەهێڵن پیاوەکان لە جاتی ئێوە دەنگ بدەن و مەسیری ئێوە دەستنیشان بکەن، خۆتان بێنە سەرخەت و دەنگی خۆتان بدەن و ئینشەڵڵا سبەینێ بەهێمنی تێپەڕ بێ و بە شادی و بە خۆشی بۆ ئێوەی خۆشەویست.